ماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەشە کە فستیڤاڵی فیلمی کوردی بەرمینگهام بۆ ماوەی چەند ڕۆژێک بەڕێوە چوو و بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بوو و هاوکارمان توانە کە ڕۆژانە هەواڵەکانیمانە بینی لە ناردنی بڕگا یاخود لە لێدوان وەرگرتن لە بەشداربووانی نێو فستیڤاڵەکە هەمیشە لەگەڵمانە بوو بە سوپاسەوە و ئەم جارەیان باس لە فستیڤاڵەکە بە شێوەیەکی گشتی و بەڕێوەچوونی فستیڤاڵەکەکەین کە وەکووتم بۆ چەند ڕۆژێک بەڕێوەچووە ڕۆژی یەکشەممە کۆتا ڕۆژی فستیڤاڵەکە بوو کە 30 فیلم بەشداریان کردبوو و لە کۆی ئەو 30 فیلمە 8 خەڵاتیش هەبوو 8 خەڵات بەسەر بەشداربووان و یاخود با بڵێن بەسەر براوەی نێو فستیڤاڵەکە دابەشکرا. بۆ ئەم مەبەستەش لەگەڵ کاکستار چەمەنگوڵ کە بەڕێزیان بەڕێوەبەری پرۆگرامی فستیڤاڵی فیلمی کوردی بەرمینگهامن گفتوگۆکەین لەسەر فستیڤاڵەکە. کاکستار سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش بێت. سڵام لێەوە هیوادارم باش بن. سڵام بۆ بینەرە خۆشەویستەکان. زۆر سپاس بۆ تۆش. کاکستار سەرەتاش بۆ دەستپێکەم شێوازی بەڕێوەچوونی یەکەمین خولی فستیڤاڵی فیلمی کوردی بەرمینگهام چۆن بەڕێوەچوو و ئامانجی ئێوە لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە چی بوو؟ سەرەتا ئەمەوێ سپاسی بەڕێستان بکەم، هەروەها سپاسی دەستگای میدیایی کورسات کە وەکو 2 ساڵی پێشوو کە ئەوە لەگەڵمان بوو پاڵپشمان بوو وەکو سپۆنسەری سەرەکی لەگەڵ فستیڤاڵ بوو. جارێکی تر سپاسان نەکەین. سپاس بۆ تۆش. کە خۆتان ئاماژەتان پێکرد فستیڤاڵەکە لە ڕۆژانی 28 تاکو 31 مانگ بەڕێوەچوو. لەم 4 ڕۆژەدا ئێمە 30 کورتە فیلمان پیشاندا کە لە بەشی پێشبەڕکیا بوو، هەروەها 3 فیلمی درێژ کە لە دەرەوەی پێشبەڕکیا بوو پیشانماندا. لەم چەند ڕۆژە کە هەروە خۆتان بینیتان کە بڵاو بوو لە کورسات ژمارەیەک زۆر لە هەم هونەرمەندان هەمووانەی کە ئیشی هونەری ناکەن خەڵکی عادی سینەماکە پڕ بوو، تیکتەکان تەواوە بوو و ئەمە جێگەی خۆشحاڵی بوو بەڕاستی کە ئەو هەموو خەڵکە ئاوا پێشوازیان لە فستیڤاڵی فیلمی کوردی کرد. زۆر باشە. کاکستار بەشداربووانی نێو فستیڤاڵەکە لە کوێ پێک هاتبوون وەکو خۆش و ئاماژە و پێکرد کەسانی ئاسایشی تیا بوو جا و کەسە ئاسایانە لە بیانی بوون یاخود کوردەکانی خۆشمان بەشداری نێو فستیڤاڵەکەیان کردبوو؟ ئەو کەسە ئاسایانە هەم ئینگلیسی تیا بوو یانی غێر کوردی تیا بوو، ئەم کوردی تیا بوو. ئەو کوردانیشە ئەوە نەبوو کە بڵێن بەس خەڵکی شاری بیرمەنگام بووم بە دەوروبەرەوەی بیرمەنگام لە لەندەنەوە خەڵکات بوو ئایتر بە پێکات و ساتی خۆیان وەخت بوو 1 ڕۆژە هاتن وەخت بوو هەموو ڕۆژەکان لەوێ بوون. ئەوانە بەشداریان کرد. هەروەها کۆمەڵێک لە زانکۆی هونەریەکان و ئەوانەوە بەشی سینەمایان هەیە ئەوانیش بەشداریان کرد کە ئەمە جێگەی خۆشحاڵی بوو. بوو نمونە ئێمە دکتۆرای سینەما بوو کە لە ئیسکاتلەندەوە دەیخوێند هات لە فستیڤاڵەکە لە لامان بوو، لە لیدزەوە هاتن، لە لەندەنەوە هاتن و کۆمەڵێتر لە هونەرمەندان و غێرە هونەرمەندانی شارانی تر. بەڵێ. کاکستار بێگومان زۆر گرنگە کاتێک کە ئێمەی کورد ئەچینە دەرەوەی کوردستان جا بۆ هەر مەبەستێک بێت زۆر بەلامانەوە گرنگە کە کولتوری خۆمان زمانی خۆمان و هەروە ئەو کارانەی کە لە لای ئێمە باوە یاخود ئەو کولتورانەی کە لە لای ئێمە باوە بۆ کەسانی بیانی بەیانکەین و بۆیان باسکەین. بۆ چوونیان چی بوو بیانیەکان لەسەر ئەو جلە کوردیانە و ئەو فیلمە کوردیانەی کە بینەری بوون کاردانەوەیان چی بوو بە شێوەیەکی گشتی؟ ئافو دەنگەکەتان بچتا لای من. کاکستار بۆ چوونی بەشداربووان ئەوانەی کە بیانی بوون لەسەر فیلمە کوردیەکان لەسەر جلوبەرگی کوردی بە گشتی بە شێوەیەکی گشتی لەسەر کللتوری کوردی چی بوو؟ بە خۆشحاڵیەوە جگەل لە ئەندامانی فستیڤاڵ کە لە ڕۆژی یەکەمەوە تا ڕۆژی کۆتایی بە جلوبەرگی کوردیەوە بەشدار بوون ئەو خەڵکانەی تریش هەر بۆ جلوبەرگە کوردیەوە هاتن ناو فستیڤاڵ. ئەمە جێگەی خۆشحاڵی بوو لەبەرەوەی کە ئەوانەی کە کورد نەبوون کە لەو فستیڤاڵا بەشدار بوون ئەمە خۆشحاڵ کننده بوو ئێمە، یانێ وا هەستیان نەکرد کە بەرحاڵ ئەم جەژنە جەژنێکی گەورەیە کە ئاوا بەڕێوە چێوە خەڵک ئاوا پێشوازی لێەکە. بۆ نمونە ئێمە میێوانمان هەبوو لە ریال تایم فیلم فستیڤاڵەوە سەرپەرشتیاری ئەو فستیڤاڵە هاتبوو لەوێ بەشداری کرد یا هەندێک کەستر هاتبوون لەوێ بەشداریان نەکرد. ئاوا ئەو خەڵکیانە دیکە پێشوازیەکان بە جلوبەرگی کورتیەوە بە کەلتوری کورتیەوە بەشداریەکەن موسیقای کوردیمان هەبوو. ئەمانە بەڕاستی گرنگ بوو لامان.
زۆر باشە. کاکستار پێم بڵێ ئەو ئاستەنگ و یاخود با بڵێ نێو ئاسان کاریانە باەکسانیان کەینەوە چی بوون کە لە نێو فستیڤالەکەیە بۆ ئێوە هەبوون بۆ ئێوە دروست بوون؟ عفو دەنگەتان هەر ئەبچڕێ لێ من نازانم چیڵێ. کاکستار ئێستا جێبیستی منی وایە؟ بەڵێ بەس کورت داوە دەنگەکەتان تیکە زۆر باشە. ئەو ئاستەنگ یاخود ئاسانکاریانە چی بوون کە بۆ ئێوە لە نێو فستیڤالەکەیە دروست بوون؟ نایبیسم عفو. کاکسار ئێستا گوێبیستنی پرسیارەکەت بۆ دووباراکەمەوە. ئەو ئاستەنگ و ئاسانکاریانە چی بوون کە لە نێو فستیڤالەکەیە بۆ ئێوە هاتنە پێش؟ ئاسانکاریەکان ئاسانکاری و ئاستەنگیش لە هەمان کاتە. ئەگەر دەنگی منتان هەیە داوای لێ بردەکەم دەنگتان نابیست. کاکسار ئێستا گوێبیستی منی وایە؟ باسی ئاسانکاری و ئاستەنگیشم کرد لە هەمان کاتە. ئاسانکاریەکە بۆ ئێوە چی بوو و ئاستەنگەکە بۆ ئێوە چی بوو؟ بڵێ وڵی هەر شتێکی کەلتوری کە لە دەرەوەی کوردستان بەڕێوەچێ بەڕاستی ناتوانانی بڵین ئاسانکاریە لەبەرەوەی کە زۆر زۆر جیاوازە لە ناو کوردستانە. بەڵام ئاسانکاریەکە بۆ ئێمە ئەوە بوو کە ئەو هەموو دۆست و ئازیز و خۆشەویستە کە هاتن بەدەمانەوە یارمەتیمانیاندا هەر وەکو سپۆنسەر یا ئەو کەسانە کە بە خۆبەخشاتن لای ئێمە کاریان کرد بەڕاستی ئیشەکەیان بۆ ئێمە زۆر 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 ئاسانەوە کردەوە ئەزانی لەبەرەوەی کە تۆ کە بە تەنیابی لە دەرەوەی کوردستان هیچت پێ ناکرێ بەڵام ئەگەر کۆمەڵێک خۆشەویست وەکو ئەو جەماعەتی خۆشەویستەکە یارمەتی ئێمەیاندا هەموو شتەکانیان بەلای ئێمە ئاسان کرد بەتایبەتەوەی کە ئەم ئەو میێوانانە کە لە دەرەوەی بریتانیا هاتبوون بەڕاستی ئەگەر یارمەتی ئەو خۆشەویستانە نەبواتای ئەوە زۆر زۆر زەحمەت بوو ئێمە. زۆر باشە دەستان خۆش بێ کاکسار پێم بڵێ ئەو فیلمانەی کە لە نێو فستیڤالەکەیە نمایشکران زیاتر لەسەر چ بابەتێک بوون؟ ئایا باسی کورد ئەو مژارانەی کە هەبوون لەسەر چی بوون؟ بابەتی مێژووی کوردی تیا بوو یاخود لە بابەتە کۆمەڵایەتەکان پێکات بوو؟ زۆر بێ فیلمەکان بابەتی کۆمەڵایەتی بوون لە هەر چوار پارچەکە فیلمەکان بەشداریان کرد زۆربیان بابەتی کۆمەڵایەتی بوو هەروەها ئەو سێ فیلمە درێژیە کە لە لامان بوو ئەوانیشە بابەتەکەیان بابەتی کۆمەڵایەتی بوو بەڵام لە هەموو بوارەکانە وەکو کۆچ وەکو ئیمیگریشن وەکو بابەتی خێزانی وەکو هەموو شتێکی ئەوەی کە لە ناو کۆمەڵگات و سێریەکەی خۆشبەختانە لە ناو ئەو سی فیلمە پیشانی خەڵکماندا. دەستان خۆش بێت. کاکسار پێم بڵێ ئامادەبوونی جێگری نوێنەری پاشای بەریتانیا لە نێو فستیڤالەکە چ گرنگیەکی هەبوو با بڵێن چ بایەخێکی هەبوو بۆ سینەمای کوردی؟ ئەفوو بەشداریکردنی کێ؟ بەشداریکردنی جێگری نوێنەری پاشای بەریتانیا. بڵێ بڵێ هەروەکە خۆتان ئاگادارن لە ڕۆژی کۆتاییدا نوێنەری پاشای بریتانیا لە سینەماکە حاضر بوو نەک فقط بەس بۆ کاتی خەڵاتدان هەر لە کاتی یەکەمەوە هات سێری کورتەفیلمی کرد هەروەها سێری فیلمە درێژەکەی کرد و لە ئاخریشەوە لە دابشکردنی خەڵاتەکانە وەکو کەسێکی سەرەکی خەڵاتی باشترین فیلمی بەخشی. بەڕاستی ئەمە زۆر زۆر گرنگ بوو لەبەرەوەی کاتێک نوێنەری پاشای ئەم وڵاتە هێتە ناو هاوە فستیڤالێکەوە یان ئەوەی کە تۆ بە ڕسمیەتە ناسی یعنی ئەوەی کە گرنگن یعنی ئێمە گرنگین بۆ ئەوان کە ئاوا وەڵاممانیان داوە و هاتن سەردانمانیان کرد زۆر زۆر ئێمە ئەمە پێ خۆشحاڵ بووین کە بەڕاستی و هەروەها کە ڕۆشتنەوە نامەیان بۆمان هەنار سپاسیان کرد و هەڵسەنگاندنێک زۆر زۆر باشیان کرد زۆر زۆر خۆشحاڵ بوون بەم شتە و ئەمە زۆر زۆر گرنگ بوو بەلای ئێمە. زۆر باشە کاکستار پێم بڵێ هەڵسەنگاندنتان بۆ ئاستی فیلمە بەشداربووەکان چۆن بوو؟ ئێمە نزیکەی 1200 وردەیەک فیلممان پێگەیشت دەوری 350 فیلم هەڵبژێردرا کە بخرێتە بەردەست لێژنەی هەڵبژاردن بە پێ ئامانجەکانی فستیڤال مەرجەکانی فستیڤال لەناو ئەو 300 وردەی فیلمە چوار کەسی پسپۆڕی سینەما کە پێشتر باسمان کردووە حاضر بوون لە کاتی 4 بۆ 5 مانگە هەموو فیلمەکانیان بە باشی سیر کرد لە چەند کۆبوونەوە بەو ئەنجامە گەین ئەو سی فیلمیانە هەڵبژارد کامە کاتێک زۆری بەربەڕاستی بەڵام لەبەر ئەوەی کە قەدر نەکرێت لە هیچ فیلمێک چەندها بار فیلمەکان نیشاندرا پیشاندرا پێیان
سریان کردووە چەند بار کۆبووینەوە تا لە کۆتاییە ئەو سی فیلمە ئێمە ئەخسپانە بەردەسی بینەران ئەو سی فیلمی شاروا کە باسم کرد مەرجەکانی فستیڤاڵی تیا بەشدار بوو باسەکانی کۆمەڵایەتی و ئەوەی کە دەرهێنەرەکە کورد بێ یان بابەتەکە کورد بێت بەس لەسەر کۆمەڵگای کوردی بێت بۆ مەرجە سەرەکیەکانمان بوو. زۆر باشە کاکسار پێت وایە بۆ ساڵانی داهات و فستیڤالەکە خولی دیکەی هەبێتەوە بەردەوامی هەبێت چونکە وەکو ئەبینم ئێوە لە ئاستی فستیڤالەکە زۆر ڕازی بوون. فستیڤالەکە ئاستەکەی بەپێ ئەو شتە بەپێی ئەو هەلوو مەرجەکە خۆمان بوومان بەڕاستی ئاستێکی بەرزی هەبوو لەبەرەوەی کە کاتێک تۆ دەنگدانەوەی شتێکە بینی دەنگدانەوەی ئیڤنتێک یان فستیڤالێکە بینی هەم لە سوشیال میدیا هەم لەناو خەڵکا کە باسی ئەەکەن ئەوە یانێ ئەوەی کە تۆ شتەکەت بەباشی کردووە یا شتێک بووە کە سەرنجڕاکێش بووە کە خەڵکی غێرە کورد هاتوێتە ناو ئەو فستیڤالەوە ئەم ساڵ ئێمە بە خۆشحاڵیەوە لەگەڵ فستیڤاڵی برلینالا پەیوەندیمان کرد خانمی مارا یەکێکە لە پرۆگرامەکانی فستیڤاڵ یانێ وەڵامەکەی بوو کە بەشداریتانەکەین بەڵام کێشەی فرۆکە و ئەوانە پێشات نەیتوانی ئەمساڵ بەشدار بێ بەڵام بە نووسراوە و ئیمێل پەیامی خۆی دەربڕی ئەمە گرنگە بۆ ئێمە یان فستیڤاڵێکی تر یا مەسەلەن فستیڤاڵەکانی بیرمەنگام یا فستیڤاڵەکانی لەندەن لیدز ئەمانە بەشدار بوون لە فستیڤاڵەکە یا هەروەها ئەو دەرهێنەرانی ترکە لە دەرەوە بوون کە هاتن سەردارمانیان کرد ئەمە یانی ئەوەیە کە ئەم فستیڤاڵە گرنگی هەیە یانی شتێکی هەیە کە ئەوان حەزەکەن بەشدار بن یا پاڵپشتمان بن ئەمە جێگەی خۆشحاڵیە بۆ کۆمەڵگای کوردی لە وڵاتێک وەک بریتانیا کە بەرحاڵ ئاوا پێشوازیمان لێوکەن بەڕاستی بۆ یەکەم ساڵ وەکو فستیڤاڵ جێگەی خۆشحاڵی بوو. کاکستار سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای بەردەوامی بە هیوای کاری زۆر جوانتر و باشتر. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ کاتێکی خۆش بۆ تۆ شەروە زۆر سپاس.